بەهۆی ئەم کتێبەوە دەبێتە مامۆستای خوێندکارانی پزیشکی لەسەر تاسەری جیهان. ئەویش پرۆفیسۆر دکتۆر قەلەندەر کەسنەزانیە. بەخێوە دکتۆرگە، ئەحواڵ باشە؟ بەردی زرا و تەوان هۆکارەکانی زۆرە. نیشانەکانی چین؟ کەسێک چۆن بزانێ بەردی زراوێتی؟ نەشتەرگەری بۆ دەکەین؟ باقوڵی نەکەینەوە ئەگەر ئەمانە بوو بکرێت. زانیمان کە بەردی زراومان هەیە چی بکەین؟ پیستریشتی ئەوەیە خراپتریشت ئەوەیە کە بۆرەکە برینارەکەن. ئەوانەی کە تووشی بەردی زراو دەبن چێن؟ ئەگەر کەسێک زراوی نەما ئیتر ناترسێ، پەیوەندی هەیە دەڵێ زراوم چوو. سوپاس بۆ کتێبەکەشت. کتێبەکە من ناتوانم بدەم. نەخۆ ناڵێم کتێبەکەم دەرێ، ئەڵێم سوپاس بۆ نووسینی. سڵاوتان لەبێت، دکتۆر ئاراس برادۆستیم لە پرۆگرامێکی نوێی دکتۆر ئاراسەوە لەگەڵتانم. ئەم بەرنامەیە دەستان خۆش. ئەم بەرنامەیە تەواو جیاوازە لە هەر بەرنامەیەکی دیکە کە لەم وەرزەی بەرنامەی دکتۆر ئاراس ئەنجاممان دابێت. بەرنامەکە دوای ئەوە دێت کە بۆ یەکەم جار لە مێژووی کورد پزیشکێکی کورد کتێبێک لەسەر پسپۆڕیەتێکی دیاریکراو، کتێبێکی زانستی بڵاو دەکاتەوە. کتێبەکە بە هەموو ستاندارد و فلتەرە زانستیە وردەکاندا تێدەپەڕێت و دەبێتە جێی پەسەندی زانکۆ هەرە باشەکانی جیهان، دەبێتە جێی پەسەندی داڕێژەرانی خوێندنی پزیشکی لەو بوار و لەو پسپۆڕیەتە دیاریکراوەدا. ئەمە بووە هەوێنی ئەم بەرنامەیە. ئەم کتێبە بۆ یەکەم جار لە میدیای کوردی لە بەرنامەی دکتۆر ئاراس دەردەکەوێت. کتێبەکە کۆمەڵێک زانیاری زانستی وردی تێدان. داڕێژەر و نووسەری کتێبەکە پزیشکێکی کووردە. بەهۆی ئەم کتێبەوە دەبێتە مامۆستای خوێندکارانی پزیشکی لە بوارێکی وردە، لە پسپۆڕیەکێکی وردە لەسەر تاسەری جیهان. بۆی بە پێویستم زانی لەم بەرنامەیە هەندێک لە لاپەڕەکانی ئەم کتێبە هەڵدەمەوە، بەشێک لەو بابەتانەی کە لەم کتێبە باس کراون و پەیوەندی ڕاستە و خۆیان بە ژیانی تۆی بینەری منەوە هەیە باسی بکەین. بەشداربوانی ئەمڕۆی بەرنامە پێش ئەوەی کە میوانەکەم بانگ بکەم و پێتان بڵێم چێە ئەو کەسە. بەشداربوانی ئەمڕۆی بەرنامە لە زانکۆی سۆرانەوە هاتوون لەگەڵ زانکۆی جیهان لەگەڵ پەیمانگەی پایتەخت. ئەرێ چەپڵەیەک بۆ خۆتان. کاتی ئەوەیە پێشوازی بکەم لەو پزیشکەی کە مامۆستای مامۆستاکانی منە. یەک دنیا شانازی پێوە دەکەم.